دەوڵەتی یاسا مەترسی جموجۆڵی باسیەکان لە ناو فەرمانگەکانی حکوومەتی عێراقدا ئاشکرا دەکات. دوای تێپەڕاندنی پرۆژە یاسای لێبوردنی گشتەی کە پرۆژەی سوننەکان بوو لە پەرلەمانی عێراق، پرۆژەکە مەترسی لای گروپ و هێزە شیعەکان دروست کردووە و دەڵێن پرۆژە یاساکە ئاسانکاری کردووە بۆ ئەوەی باسیەکان بگەڕێنەوە و لە دوای سووریا دەبنە مەترسی جدی بۆ داهاتووی عێراق. لەم بارەیەوە نووری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا ماوەیەکی زۆرە باز لەو مەترسیە دەکات و هۆشداری دەدا لەوەی کە پاشماوەکانی داعش و باسیەکان لە غافڵگیری هێزە ئەمنیەکاندا دەستیان بەجوڵە کردووە. عەقیل فەتلاوی گوتەبێژی هاوپەیمانی دەوڵەتی یاسا لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا لێدوانەکانی مالیکی بەجددی ناوبرد و وتی ئەوەی ئێمە لە عێراق لی دەترسین ئەبوو محەممەد جۆلانی نییە، بەڵکو پەرەسەندنی فکرەکەیەتی. باسیەکان لە عێراق ئامادەن و ژمارەیان 25,000 کەس دەخەمڵێنرێت کە دزیان کردوتە ناو بازنەکانی دەوڵەتەوە. مەترسیەکی ترکە هەیە ئەو هەوڵانەیە بۆ هەڵوەشاندنەوەی دەستەی لێپرسینەوە و دادپەروەری. دەستەی لێپرسینەوە و دادپەروەری کە پێشتر ناوی دەستەی نیشتمانی ڕیشەکێشکردنی باس بوو، دەستەیەکی نیشتمانیە لە عێراق بۆ ڕیشەکێشکردنی باس لە ناو دامەزراوەکانی دەوڵەتدا و لە دەستوری عێراقدا دانی پێدانراوە. بەڵام سوننەکان داوای هەڵوەشاندنەوەی ئەو دەستەیە دەکەن و شیعەکانیش لەو داوایە بەگومانن. گوتەبێژی هاوپەیمانی دەوڵەتی یاسا لە بەرامبەر ڕەخنەی بەرپرسانی سوننی لە شیعەکان کە دەڵێن سەرکردە شیعەکان لەسەر تانکی ئەمریکی گەڕاونەتەوە عێراق، دەڵێت سوننەکان لە بیریان چووە کە جۆلانیش لەسەر تانکی تورکیا و ئیسرائیل گەڕایەوە دیمەشق و دەسەڵاتی گرتە دەست.